کاک ئاگری ئێستا کە مساحبەی دەکەین پێنج مانگ زیاتر لە شۆڕشی ژینە تێپەڕیوە و ئەو پرسیارە دێتە پێش کە بڵێ سەلەفی جەهادی لە کوردستانی ئێران لەگەڵ ئەگەری هەر شۆڕشێک کە لە ئێران بێتە پێشێ ئەوانیش دەست بە چالاکی بکەن و وەکو باشووری کوردستان ماوەیەک مەناتقێک بگرن یان ئەوەی کە ببنە بارحاڵ بێن کێشە بۆ مۆزوعی جوڵانەوەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دروستکەن چونکی هەروەکی ئێمە دەبینین لە دوای ئیمارەتی بیارە یان لە ئیمارەتی بیارەشدا کوردی ئێران دەگەڵ بوون زۆر لە کوردەکانی ڕۆژهەڵات دەگەڵ بوونە بەڵام پۆست و پلەپایەکی ئەوان نەبووە یعنی دەڵێی ڕەهبەریەکە و هەموو شتەکە لە کوردستانی باشوور ڕاتەزریق دەبێت ئایا ئێستا ئەوانە یعنی شتێکیان ماوە بڵێن جێی نیگەرانی بێ لە کوردستانی ڕۆژهەڵات؟ شتێکتان عەرز کەم سەلەفی جەهادیەکان لەبەر خاتریەوەی کاری ترۆر و تۆقاندن دەکەن بەڕێژەکە من بەڵام بە مەترسی زۆر ئەمە مەترسیەکە لەسەر هەر وڵاتێک کە زۆرینەی خەڵکەکەی موسڵمانە هەیە یعنی فەرق ناکە کوردستان بێت یا وڵاتێکی تر بەڵام ئەو وڵاتانەی کە زۆرینەی خەڵکەکەی موسڵمانە هەمیشە ئەو مەترسی لەلانی کەمی لەم سێداهی دواییدا ئەو مەترسیان لەسەر بوو لە قۆناغی ساڵی 57 ژێمە لانی کەمی چەند گروپی دینیمان هەبووە بەغەیری مەفتیزادەکان کە ئەستاوان چەکیان هەڵنەگرت بەڵام هەم سپای ڕزگاری چەکی هەڵگرت و هەم گروپی عەبدولقادری موحیدی چەکیان هەڵگرت ئەمە سەلەفیەت لە ڕۆژهەڵاتی کوردستان گروپێکن کە ئەوجی یا دەورەی تەڵاییان دەگەڕێتەوە بۆ دەیەی یەکەمی قەرنی 21 لە دوای ڕوخانی حکوومەتی سەدام لە ئێراندا مەیدانێکی زۆر بەو جەریاناتە درا بۆەوەی کە لە جۆرێک لە جۆرەکان ناسیۆنالیزمی کوردی بچێشنە نێو چالشەوە ئەوانە مەدرسەیان نەبوو بەڵام لە مزگەوتەکاندا کلاسی دەرسیان هەبوو لە خیابانەکان لە قاڵبی ئەتر فرۆشی و سیدی فرۆشی یا کتێب فرۆشی وستە بە نێوی دارالقورئان و ئەم جۆرە بابەتانە نێوی شتەکە کتێبەکانیان دنا ئەفکاری خۆیان بڵاو دەکردەوە لە سەرەتاشدا لەلایەن کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان واکونشێکی وان پێنیشان نەدان یعنی ئەوە نەبوو کە بڵای تونند و تیژیەک خەڵک مەسەلەن لیان بێزار بێت وەلاقادا خەڵکۆک و جریانێکی مەسحەبی و حتا حدودێک وەکو جریانێکی دژە حکوومەتیشی حتا قبول کردبوون و هەڵسوکەوتێکی ئارامی لەگەڵیان هەبوو بەڵام لە ڕوانگەی منەوە سێ ئیتفاق کەوت کە ئەوانی تووشی چالش کرد ئیتفاقی یەکەم ئەوە بوو ئەو گروپانە منداڵی بەشێک لە خەڵکیان ناردە ئەفغانستان و پاکستان بۆ ئەوەی کە لەوێ ببن بە جەهادی ئەوە خەڵکی زۆر ترساند خەڵکێکی زۆر لە بەو هۆیە لێیان پرینگانەوە ئیتفاقی دووەم کەسێک بە نێوی شێخزانە کە کەسێکی ئیسلامی بوو لە هەولێر گیرا و ئێترافەکانی لە تلویزیۆنە کوردیەکان بە مشەخەسی لە کوردستان تیوی بڵاو بووە ئەمە کە ڕێژەی جنایەتەکانی زۆر بوو کارێکی زۆری کرد بوو خەڵکەکە وەحشەتێکی تایبەتیان لەو گروهانە کرد کە ئەمانە سەرەڕای لایەنی مەسحەبیەکەی دەتوانن گروپێکی جناییش بن و کاری جنایەت هایەکیش بکەن و ئیتفاقی سێوەم مەسلەی ئاشنابوونی خەڵک لەگەڵ فەزای ئینتەرنێت و ئەفکاری تازە و بەرحاڵ چوونە سەرەی ئاستی تەحسیلاتی خەڵکەکە بوو کە ئەمانە وەزعیەتێکی کرد ئەوان ئیتر لە دوای ساڵی 2009 2010 ئەمەنەن قدرەتێکی تایبەتیان نەبوو لە نێو خەڵکدا
و لەلایەن خەڵکیشەوە نەهی دەکران ئەو مزگەوتانەی کە ئەوان دەچوون خەڵک کەمتر دەچوو خەڵکانێک کە بنەماڵەکەیان سەر بە کەسانی سەر بەوەی تێدا بوو لە نێو خودی بنەماڵەکەدا خەڵک هاتوچۆیان نەدەکردن لە کۆڵانەکەدا خەڵک هاتوچۆی نەدەکردن و بە جۆرێک تووشی جۆرێک بڵێن قەهرێکی کۆمەڵایەتیش هاتبوون. بەڵام لە ڕووی تەشکیلاتیەوە ئەمانە لە دوای شەڕی سووریا ئەزمونێکی نوێیان کرد. پێش شەڕی سووریا هەچی گروپێکی کە هەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەغێری ئەو گروپایی کە لە سنە دامەزراوە کاوی شەریفی ئەوانە دامەزراند هەموو گروپەکانی کە فەرماندەکانی باشووری بوون خەڵکەکەی ڕۆژهەڵاتی بوو. لە دوای شەڕی سووریا و دامەزرانی جبهەت النوسرە و دواتر داعشدا ئێمە هەم لە جبهەت النوسرەوە هەم لە داعش کتایبێکمان هەبوو بنێوی کتایبی سەلاحەدین یا کوڕانی سەلاحەدین کە ئەمانە کورد بوون و بەشێکیش لە فەرماندەکانی ڕۆژهەڵاتی بوون هەرچەند بەشێکیان باشووری و ڕۆژاوایی بوو بەڵام بەشێکیان ڕۆژهەڵاتی بوون. بەڵام لە هەر لە جەریانی شەڕی داعش و جەبهەت النوسرەش کەسێکی زۆریان لێ کوژرا هەرچەند لەو جەریانەدا کۆمەڵێک کادریشان ئەزموونی کاری نظامی و کاری تشکیلاتی پەیدا کرد وەکو ئەوەی کە بتوانن ژانەسەر بن بەڵێ دەتوانن ژانەسەر بن بەڵام ئەوەی کە بتوانن خاکیان بەدەستەوە بێت مستحیلە چون هەم بزوتنەوەی ئیسلامی هەم بە قەول ئیمارەتی بیارە بە پشتگیری جمهوری ئیسلامی دامەزرا. بزوتنەوەی ئیسلامی کە هەڵەبجەی لە بەردەست بوو و ئیمارەتی بیارە کە هەر بەرحاڵ بیارە و بۆ هاوڕێیانی کە ڕەنگە نەزانن دەیەکی چۆلە لە 10 کیلومتری هەڵەبجەیە کە لە بەردەستی بوو جمهوری ئیسلامی پشتی دەگرتن و جمهوری ئیسلامی تەقویەتی کردن بە جمهوری ئیسلامی کردن بۆ پێم وانێ خاکیان بەدەستەوە بێت. کاگاگری دەگوترێ کە بۆی ئەو ئەحزابە توندڕەوانە لە باشووری کوردستان خۆیان گرت یامانەوە لەبەرەوەی کە کۆمەلگای کوردی باشووری کوردستان ئەو کاتی کۆمەلگایەکی زۆر ڕووناک بیر و باسەوات نەبوو خوێندەوار نەبوو لایەنگریان زۆرتر بوو جا ئەوە فقط دەگوترێەوە بۆچوونی من نییە. بەڵام ئێستا کۆمەلگای کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەلگایەکی فەوقولعادە باسەواتە یعنی تەواو دەسەحی کۆمەلگای فارسیدا چۆتە پێش و بگرە زۆر لە نوخبە و کەسایەتی و هونەرمەند و ینی کەسەیەکە مەکان لە کوردستانیشن ئەوانە کە لە باشووری کوردستان دەنگێکی وان نییە لایەنگرێکی وان نییە پێدوانیە کە لە کوردستان ڕۆژهەڵاتیش سبەی دەنگێکیان هەبێ بەڵێ هەبێ وەکو جەماوەر سەلەفی جەهادیەکان لە باشووریش لە هیچ قۆناغێکدا نەیانتوانیوە دەرسەدێکی مثلەن 5% خەڵکی باشووری کوردستان بن و ناشوانێدا باشووری کوردستان هەمووشی مەزهەبیە خەڵکی تقریبەن تەواو مەزهەبیە بەڵ لە باشووری کوردستان هەموو خەڵکی مەزهەبیە لە باشووری کوردستان سکۆلاریزم بەهۆی گەندەڵیەکی کە پارتی و یەکێتی هەیەە تقریبەن دەتوانین بڵێن شکستی خواردووە و زۆر شتی ترکە لە باشووری کوردستان هەیە و لە ڕۆژهەڵات یان نییە یا ئێستا ئەزمون نەکراوە. بەڵام ئەو خۆی سەلەفیەتی جەهادی لە دوای داعش بوو بە مەترسیەکی گەورە بۆ هەموو دنیا و ئیتر لەم قۆناغی مثلا پێش داعش و پێش شەڕی سووریا حتا سەلەفیەتی جەهادی کارتێک بوو کارتێک بۆ وەختێک جمهوری ئیسلامی وەختێک پاکستان لە قۆناغێکدا ئەمریکا لە قۆناغێکدا رووسیا ئەم کارتان بەکاردێنا ئەم کارتان بەکاردێنا لە بەرابەر خەڵکانی جیاوازدا و لە بەرابەر حکوومەتانی جیاوازدا بەکاریان دێنا. بەڵام دوای دامەزرانی داعش
ئەو مەترسیە لە نێو وڵاتانی گەورەی دنیا و حتا وڵاتانی ئیسلامی ناوچەکە ساز بوو کە ئەمە کارتێکە کە لە هەر لەحزەیەکدا دەتوانێت ئاورێک بەرامبەر بە خۆیان بێت، بۆیە ئێستا کەمتری بەکاردێن، نەوەی کە بەکارێنیانن کەمتری بەکاردێن. وەجار ئێمە دوو تەجروبەشمان هەیە گرینگە، تەجروبەیەکیان جمهوری ئیسلامیە، تەجروبەیەکیشان تاالبانە. ئەمانە تەجروبەیەکی سەرکەوتوو لە حکوومەتداری نەبوون، بۆیە خودی خەڵکەکەش حتا من لەگەڵ کەسانی کە لە ئێرتباطدا بە جۆرێک فاسیلیان لەگەڵ ئەو جەریاناتە گرتووە، کەسانێکی مەسەبین کە بە ڕاشکاویش دەڵێن لە فەڕەنسا لە ئیسیتە پیادە دەکرێت، یعنی توندڕەوترین خەتی سۆکۆلاریزم بەرامبەر بە دین پیادە دەکرێت. ئێستا موسڵمان و مەسیحی و یەهودی فەڕەنسا وەزعیان باشترە لە موسڵمانی ئێران، لە موسڵمانی ئەفغانستان. دیجا ئێمە هەدەفمان ئەوەیە کە دینەکە بمێنێ و هەدەفمان ئەوەیە کە دۆخی موسڵمانان باشتر بێت. وەختێک فەڕەنسا ئەو شتە پیادە دەکرێت، لێرە دەڵێن دین پیادە دەکرێت. بۆیە لە واقعدا تۆ ئەوەیەکیشت هەیە، ئەوەی بە جۆرێک خەڵک خۆی دەیەوێ فاسلەیەکیش بگرێ لەگەڵ ئەم فکرە. بەڵام شتێکی کە هەیە بیری ئیخوان کە لە واقعدا دایکی سەلەفیەتی جەهادیە، بیرێکە کە دەمێنێت لە ململانەیە سیاسیەکانی منتقەدا و لە ململانە سیاسیەکانی کوردستانیشدا بەشداری دەکات. هەرچەند بۆ ئێمە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان زۆر مەترسی نییە، چونکە ئێستا بیری ئیخوان لەگەڵ جمهوری ئیسلامی بەرحاڵ قەولی کوردی دەڵێ خلێنە و بلێنان هەیە و لە واقعدا باڵێکن لە جمهوری ئیسلامی لە کوردستاندا و بەڕووخانی جمهوری ئیسلامی ئەمان مشخصەن لەلایەن خەڵکەوە بەرەوڕووی ئەو پرسیارە دەکرێنەوە کە جۆری پەیوەندی ئێوە چ جۆر پەیوەندیەک بووە، و بۆیە ڕەنگە لە 10 ساڵی ئەوەڵیشدا ئیخوان نەتوانێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو شێوەیە کە پێویستە دوای ڕووخانی جمهوری ئیسلامی پێگەی هەبێت. وهروە بەرحاڵ ئێمە فکرێکی خۆماڵیش ئەو لایەنە ئیسلامیەی کە وەکو مەکتەبی قورئان دەناسرێت، ئەمە فکرێکی خۆماڵیە، لە واقعدا فکرێکی کوردستانیە. ئەمەش بەرحاڵ هەیە وەکو ڕەقیبی ئیخوان، و بۆ هۆکارانم پێم وایە ئیخوانیش زۆر بە قودرەت نابێت لە نێو خەڵکدا و کە بتوانێت ڕێژەیەک لە خەڵک لە خۆی کۆکاتەوە. بەڵێ زۆر سپاس. خۆشەویستان، میوانەکەی من بەڕێز کاک ئاگری ئیسماعیل نژاد ڕۆژنامەنووس، بەڕێزیان هەر وەک بۆ خۆی باسی کردات تکا بۆم ڕاستکەوە لەسەر وتارێکی بەڕێز موختاری هوشمەند دەکرێت بڵێ کتێبێک تەلیف کردووە، شتت پێوە زیاد کردووە و دوای بە فارسیشت بڵاو کردوێتەوە، وایە کاک ئاگری؟ بەڵێ، کتێبی سەلەفیهای جەهادی کوردستان. یەک پرسیار هەمیشە دروست دەبێ، ئەسلەن بڵێ ئەوانە واقعەن ئەو ئەحزابە واقعەن ئەحزابێکی موسڵمان بن، یان چونکی ئەو کەسانەی زۆر بەشێکی زۆری لەو کەسانەی کە دەچنە دەو حیزبە سەلەفیانە بەشێکیان زۆر تۆندڕە و جنایەت دەخڵکردن، جنایەتهای زۆر عەجیب و غەریب کە ئەسلەن سەر سۆدەمەوەکەوەی شێخزانا و ئەوانە، یا بەشێکیان دەڵێ ئەسەن کێشەی ڕەوانیان هەیە لە کۆمەڵگاییان، بەشێکیان دەڵێ لە حیزبێکی مەسەڵەن من نمونەمان هەبوو لە حیزبێکی کوردی دەرکراوە، دوایە چووە خەڵکێکی وەدوی خۆی داوە و بردوێتە مەسەڵەن ئەفغانستانی، بردوێت پاکستانی و لەوێ خەریکی ئەوەی بۆ مەسەڵەن گروپێکی تۆندڕە پێک بێنن. یعنی ئەوانە بەگشتی نیشان دەدا کە ئەسەن دەڵێ دوورە لە کۆمەڵگای ئیسلامی، و بۆیش کۆمەڵگای ئیسلامی کۆمەڵگای عادی جامعەی مەزهەبی ما ئەوانە وەرناگرێ. ئەو شتەش هەیە بە نەزەرت؟ ئەوەی کە چ کەسانێک دەستنە چوارچێوەی ئەو حیزبەوە ئەو ڕێکخراوانەوە، بەلای منەوە زۆر ئاساییە کەسێک کە ڕەنگە هێندێک کاری نەهیدینیشی کردبێت یا بچێتە ناو ئەو ڕێکخراوانەوە. بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە کە ئەم خوێندنەوەی کە ماکەی
سەلەفیەتە، خوێندنەوەیەکە کە لە بەرامبەر خوێندنەوەی سکۆلاریزم یا خوێندنەوەی مرۆڤی سەردەمی ڕۆشنگەری لەدایک بووە. یعنی ڕاستە 200 نزیک بە 160 ساڵ دوای ڕۆشنگەری ئەم خوێندنەوەیە سەری هەڵداوە، بەڵام ئەوە خوێندنەوەیەکە کە بەرامبەر بەوە ئەم خوێندنەوەیە باوەڕی بەوەیە کە دەقی پیرۆزواتە قورئان هەموو کێشەکانی بەشەری تێدایە. علم لە زۆر جێگادا لاقی قوڵە و ئەوە دەقی پیرۆزە دەبێت جوابی بداتەوە. و ئەو خوێندنەوەیە معتەقدە بەوەی کە لەسەر بنەمای شەریعەت و قورئان، لەسەر بنەمای فقه و قورئان یا حەدیث و قورئان دەتوانێت شێوە حکوومەتداریەکدا بمەزرێنێ کە ئەو حکوومەتداریە بە قەولی خۆیان، بە قەولی سید قوتب یا بە قەولی خامنەیی کە خامنەی شەرسەر بۆ بەرە فکریە، حکوومەتێکدا بمەزرێنێ کە هەم ئەم دنیا هەم ئەو دنیایان هەبێت. بە جۆرێک کە مەسەلەن سید قوتبێک کە بە خۆی مهندس بووەوە لە ئەمریکا دەرسی خوێندووە، بە تەجروبەی سکۆلاریزمی غەرب دەڵێ بەربەریەت. و ئەم خوێندنەوەیە ئەوەی کە کۆمەڵگەی موسڵمان قبوڵی دەکات یا کۆمەڵگەی موسڵمان بە جۆرە بڵێن فاسلەی لێگرتووە، ئەوەیە کە خەڵکی تر ناتوانێت بۆ پرسی کۆرۆنا بچێ داروی ئیمام کازم بخوا. یعنی وەختێک کە کۆرۆنا ڕوودەدا، زۆر بەڕاحەتی خەڵکی موسڵمان وەکو خەڵکی غەیری بۆنە خەڵکی باوەڕمەند، ئەوانی کە باوەڕیان بە نەبوونی خودا هەیە، وەکو ئەوان پرسیار دەکەن کە ئەخوا عیلم دەتوانێت واکسەن بۆ کۆرۆنا سازکایان. ئیتر ناڵێن ئەمە داروی ئیمام کازمە، ئەمان داروی ئیمام ڕەزایە، ئەمان داروی هینە. ئەو شتی کە لە پزیشکی لە ئێراندا دەیان کورد وەکو پزیشکی ئیسلامی هەر لە دەورانی کۆرۆنادا مەترەحیان دەکرد کە برادی کۆرۆنا باش کاگاگری پێت وایە ئەو سید قوتب بۆ خۆی واقعان بۆ فکرێ گەیشتووە یا خامنەیەک کە دەڵێ سەدەن واکسنی ئەمریکایی نابێ بکڕینیان یان ئەو بە کوردیەکەی خەڵکیان پێشێتە، ینی خەڵکەکە دەزان خەڵکێکی مەزهەبیە لەو ڕێگایەوە بڵێ واقعانوانە بخوان بۆی گیر، چونکی مەسەن بۆینە لە ئێرانێ لە کوردستان ئێرانێ هەندێک لە ئەنگلی وەختێکی ئەوانە هاتن لە تەیفی معلیم بە تایبەتی معلیم و دانیشتوو باسەوات خەڵکێکی زۆر لەگەڵیان بوو. دوایە زۆربەی ئەو خەڵکە پاش چەند ساڵێکی ئەمن هەستم دەکرێت و خەڵکە وەڵێ حرمەتی ئیجتیماعی و شتی خۆی دەوێت دادەدیتەوە، کەسایەتی خۆی دەوێت دادەدیتەوە، ئەو کەسایەتی کە بەشێکی زۆریان لە خانەوادەکاندا نەیان بوو زەماوەندیان دەکرد و دەبوونە خاوەن کەسایەتێک، دەبوونە معلمێک، شغڵەکەیان پێدا دەکرد. دوایە زۆربەی ئەوانە دوور دەبوونە، یعنی هەست دەکرد کە وردە سەوادی ئیجتیماعی و تەجروبە و شتی زیندگیان دەستە سەرێ دوور دەبنەوە. ئەمن هەست دەکەم فقط ئەو ڕەهبەرانە بۆ خۆشیان دەزان وانە، وەلی ئەو ڕەهبەرانە فقط لە جامعەی سوئیسفاد دەکەن، لە جامعەی مەزهەبی. وەڵاهی من پێم وایە بەشێکی زۆر لەو کەسانەی کە لە چوارچێوەی ئەو فکرەدان بە تایبەتی کەسانی ئەرشەدیە کە وەکو لە ئێستا لەوانەیە کە بۆ کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان ئاشنان خودی خامنەییە، حەسەیەت خوتبە، ئەوانە معتەقدن بەو ڕێگایی بەو شتێک کە دێڵێن، معتەقدن و هەزینەشیان بۆ داوە. یعنی ئەوەش کە بڵێن مەسەلەن هەمیشە خەڵک قبوڵی کردوون، خۆ تا ئێستاشی لەگەڵ بێ ئیخوان المسلمین لە میسردا لەلایەن بەشێکی کەم لە خەڵکی میسرەوە قبول کراوە، لەنا بەشێکی زۆر لە خەڵکی میسر پێیان دەڵێن ئیخوان الشایعتی، مثلەن دەوڵەتی ئەوێ سەرکوتیان دەکا و بە شێوەهای مختلفە. نمونەیەکێک مثلەن ئەو حکوومەتی مورسیان کە هەبوو زۆر ڕاحەت کوردستان لە دژی کراوە، خودی مورسی خرا زیندانە حکمی ئەدامی بۆ هاتووە فڵان و فیسار و لێرە لە زیندانیدا مرد.
بەڵام دەمەوێت ئەوەتان ئارزکەم کە شتەکە تەنیا کڵاوچێتی نییە،